هەڵبژارنەکانی نیوەی خولی کۆنگرێس هێندەی نەماوە و پرسی هەڵاوسانی ئابووری و لەباربردن پرسە سەرەکیەکانن. سەرباری ڕێگری و توندوتیژەکانی هێزەکانی ئێران بەڵام خۆپیشاندانە ناڕزایەکانی ئێران زوربەی زانکۆ و شارەکانی ئێرانی گرتوتەوە. دەستگیرکردنی 9 ڕۆژنامەوانی ئاژانسی میزۆپۆتامیا و ژن نیوز لە تورکیا. بخیر هاتن کورد کنکشن دنگی امریکا لواشنطن نها هشتی سپیدیا روژا دشمیه هون کورد کنکشن لسر تفاعل پلاتفورم دنگی امریکا و ساتلايتا NRTG دبینن سلاف و رزم گرم جمن داخل شمو سلاوی اصول جبارتان لبت مشتو مرة داوية بربجيرن فرمانداري ولاية جورجيا ده يكشمي لسر جبر برنيبو لدمكو فرمانداري كوماري براين كامب بالك شاندي سر بهاين جياني و ستيسي أبرامس يا ديمقراط رجدي كريكو جبر برنا دو جانيه مجارة خانمية دقل بزيشكين وان و نيا سیاست وانایا دادگاه بلندا ولایت جورجیا بندکرین دانی بو سر جبر برنا زاروکان پشتی 6 هفتین دو جانیه لی رید دوینا دما جیانا دای که دمترسی دا بیان جی او راستی زیدگاویا سکسی هاتبه و پولیس به هاتبه آگه دار کرن کم دبیجا لگورا قانون خانم ناهینا دادگاه کرن بلکو پزیشکن کو بوی کاری رادبن و قانون وی کاری یان جی پزیشکن به قانون وی کاری دکن ابراهام دیسان یان لی خانم ابراهام دبیجا هنک قانون جورجیا شاشن بتایبت جی اوین ریگریه لپیش دانه دکن هر دو بربجیران سوز دان کو انجام هر بجادنان پسند بکن دما کو او سر نکون کەمتر لە 2 هەفتە ماوە بۆ هەڵبژارنەکانی نیوەی خولی سەرۆکایەتی کۆنگرێس لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. سیناتۆری کۆماریەکان سکات دەڵێت نیگەرانیەکان سەبارەت بە هەڵاوسانی ئابووری یارمەتی پارتەکەی دەدەن بۆ دووبارە کۆنتڕۆڵکردنەوەی ئەنجومەنی سیناتی ئەمریکا. لە کاتێکدا ڕێک سکات سەرنجی لەسەر ئەو پرسانە بوو کە پێشبینی دەکات لەم خولەی هەڵبژاردنەدا سوود بە کۆماریەکان بگەیەنێت. ئەم لێدوانی سکات چەند ڕۆژێک دوای ئەوە دێت کە دەستدرێژی کارێک کە داوای بینینی نانسی پلوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکای کردبوو هەڵی کوتایە سەر ماڵەکەی لە سان فرانسیسکۆ و بە چەکوش هێرشی کردە سەر هاوسەرەکەی. ئەو هێرشە ترسی توندوتیژی سیاسی لێکەوتوتەوە بە تایبەتی بەر لە هەڵبژاردنەکانی نیوەی خولی سەرۆکایەتی کۆنگرێس. بەپێی دامەزراوەی ڤیکتۆری هاوڕەگەزخوازان ئەمساڵ زیاتر لە 1000 کەسی هاوڕەگەزخواز خۆیان بۆ ئۆفیسە ناوخۆی و فیدراڵیەکان لە سەرانسەری ئەمریکادا کاندید کردووە. زانیاری زیاتر لەم راپۆرتەدایە. بناوی LGBTQ ویکتوری فاند کو ددما هەڵبژارتنان پشتگیریya کاندیدên هەڤڕەگەزخواز دikit ئیسال هاریکاریya zêdetir ji 400 kesan dikit. Ji nav wan 1000 kesên xweberbijêr kirine li Amerîka. And our candidates continue to be much more diverse. کاندیدên me ji grûpên kandîdên giştî hema rengtir e, ji hemî civakên cuda ne. Tiştê ku em dibînin dubare dibe, dema tu endamê civaka LGBTQ bî dibe ku civak harîkariya tenek e, lê ev e ne nerêniye. Ev e tişteke dibe tu bû dengderan şirûve bikey, yan jî xwe bi wan bide nasîn. خانما پارکر بوی باوریه کو بریارا دادگاه بلند بو هلوشاندنا رو ورسز وید کو مافی دستوری جبو برخوبرنا زاروکان ددت هر وصا هجمارک جبیوان لپروژه یاسا دجی هفرگز خوازان کو بوی یاسا لسر آستا ویلایتان بوی هاندر دا بکونه بریکانی هلبجارتنین سالا 2022. That has اوه اگه گلک خلگن جواکا مهاندانه و براستی گلک کاندید اینانه ناف پروسا سیاسی. کسین کشیان هنده که برافانی جباورین ما بگن و مافید بنگهینین ما بپارزن. ڕێخستنە هاریکاریە هەڤڕەگەزخوازان ڕێخستنەک بێئالیە و پشتگیریە و هاریکاریە بربرجێرên بێلایان دەکرد. دە هەلبژارتنا دەڤەرە 41 یا کالیفۆرنیا کۆماریخواز کەن کالڤرت سیاسەتمەدارێکی هەریکەڤنە دە جڤاتە کالیفۆرنیادا و دژی کاندیدê دیموکرات وێل ڕۆڵنز دۆزگەرê berê federal û hevregezxwaz e pêşbirkê dikit.
لی روشا ایسال هاتیا گوهرتن بخیرا هندێک و جواکا هەڤڕەگەس خوازان کەتیە ناو هەرێما پالم سپرینگ ده. ئەگەر ئەس divê pêşbirkiyê de ser bikevim ez ê bibim duwem hevcinsxwazê endamê Kongresê ji Kalîforniya û nûneratiya me li Kongresê gelkî giring e. Li Texas Sîlya İsraîl xwe ji bo şaredariyê berbijêr kiriye eger ew bi ser bikeve dê dîrokê tomar bike ku yêkem xanima hevregesxwaz e dê bikeve di vî postî de. I'm also a different kind of Ez candidate. kandîdeka ciyawazim ji ber ku ez latînim û endama civaka LGBTQI me ku li ser deverên sinor mezin bûme, egerên dijî min hêj dema ez li kutubxane bûm hene, li dema ez li zankoya Texas bûm, hindekî kêmtir bûn û şans dijî helbijartina min bû, ez fêr bûm ku ciyawaziyên xwe qebûl bikim û pê serbilindim. Sê endamên civaka hevregesxwaz ketine pêşbirkê ji bo postê parêzgariyê ji bo wîlayetên ciyawaz li Colorado, Oregon û Massachusetts. Raporta Maxim Moskalkov, Helen Sindhi, Dengê Amerîka. Tevî guhartinên vê dawî di rêbazên koçberiyên Rêveberiya Serok Joe Biden da û tundkirina snûran penaberên ku ji Venezuelayê tên bi qaçaxî derbasî Amerîka dibin xwe radestî ajansên nûbedariya snûran dikin. Helbet jî ev mijara giring e ji bo wan di helbijartinên wan wîlayetên snûrî de. Dengê Amerîka bi çend ji wan penaberan re axiftiye. لگور پلانکانیا کوچکاسپی نزدیکی 24,000 ونزوئلا ربوهات یدان 2 سالان بیاسایی لامریکا بجین. اگر سپونسرک دارایی لامریکا هبید، وزارت اولکاریا نافخوی امریکا را گهاند، اف پروسه اینی هاتنا نروای خلک ونزوئلی بوسر سنوران برای 85 ساده کم کریه. استفانیا ویلاراول حولاتیه که ونزوئلیه، ایگه 4 کسین یکم که در بازی امریکا دبن، برای برنامه مروی وزارت اولکاریا نافخوی امریکا که 18 هیوا 10 دست بوارگرتنا داخوازیان کریه. اوه هاتنا جورا منه بشتی هف بیوینه کرد وان اوه خستناف پاسپورتا من داکو از بشیم بود 2 سالان لویری بمینم. ویلاراول گوتی دمکو 22 جود مهگه هشتی فروخانه میامی فلوریدا بو ماوه که کرد بر پرسن گمرگان بسیار جگرن پاشی پروسه هاتنا و دمک زیدا برای وبر. پشتی که خیشکاوه کسپونسر و یاساییه ده 20 جود مهدا داخوازی پیشکش کرد بو. وزارت اولکاریا نافخوی امریکا روز شنبه را گهاند 4 یکم ونزوئلی برای فروکیان گهشتین امریکا کوچ مکزیک و گواتمالا پیرو گشکرینه. هر روز سالگوری مرجم برنامه نیهن خاله نیهنه که داخوازا در سنور کرنا همی ونزوئلیین با کره مکزیک دیگم بجداهی ین که باورنامه دست دانه و به بلگه خو گهاندین سنوران. لی افیاگه نشیایه کشبرین ونزوئلیین که مرجن نیل سرنه نگنجیم راوستینن که روزانه دیگه در بند یوما و دچنه ولایت آریزونا. از همی تشتین درباره یاسای نیو زانم. از هر تشتک ردت زانم. لی من ویا حول بدم. ویلارا اولیا کیف خوشک و ایک جوان 24,000 ونزوئلیین بختور کده در بازی امریکا بن. لی اف هجماره رژه که مج 108,000 ونزوئلیین سالا بوری حول داین در بازی امریکا ببن. جبورا پورتا جورج اگوپیان هاتین مای دنگ امریکا. کار به دستین فدرالیین امریکی هشداری دیدن جه دست وردانا بیانی ده هلبجاتین هشتی مجداری ده هفدم آژانس راگهاندن امریکی دی بیجن روسیا گمانی لسر سروری و سرخبون هلبجاتین امریکا مزن دکا و چین سیاستوانین امریکی وکا خطر لسر برجواندین بیجینگی دادنی قالوا راستا ولاتين بياني دي شيان هبا ما يخب بكن هالبجاتين امريكا وكاري جبو سركتنا لا يعني كي بكن افكار نجي بالاي بيدا چونه بكا بيدا چونه دي كنجي دم باش افغافن دستي ورداني دي هالبجاتين عندها دچ ازدنا وچند مزنن بله دخيل دست خصنا نوا هالبجاتين ميترم داي نيوا دمي دسه خالاندا جهدگیرن وکه بر پرسن امریکی دبیجن یک پرسا یا پیزانین شاش و شیلی یا دوی هریشن سایبری و اینترنت و هاکرن یا سیجی مثلا آبوریه که چند کارن به ریا پره و آبوریه روله ببینند وان هلبجارتن آندا یک جوان وکه درکتی هولید چند روزن بوریجی دا مجارا سرکه یا بر پرسن امریکی و هند اندام کنگرسی بو پرسا
جوینا اوپیک پلاس یا کل سعودی عربستان سعودی هاتیه انجام دان دبیجی کو ریوبریا بایدن ج عربستان سعودی خواستیه کوی جوینا اوپیک پلاس مهکه باش دا بخیتن اف یک جالیه توم تفنی اندام ی کوماریان و نوینرکی یه ویسکانسن گود یعنی داخواست کرد بو کورونشنک تایبه کمیته دادوریه لکنگرسی رونیتن و درباری وی مسئله دیفچونا بکتن جالیه دنوه یم بر پرسن امریکی دو جن استرلی ریوبرا یا سایبر سیکیوریتی و بنسازیا یا سیکیوریتی یا اولکاریا امریکا آژانسا CIS اید بیجنه بو CBS نیوز آخفت و درباره وان تهدید و گفان آخفتن کرن و دازانین کو گف جدینه بله جالیه چین ایران و روسیای و نجيب يعني ام دبينن كو راغاندن امريكي بحثي وان مايتي كرنادكا لكن برس او كنت بحث كني دفيكا ام بزان كاربدسين امريكي تايبجين او لكاريه ويتشبكن او لكاريا سايبر يتشبكن لي او دبيجن كا او يتشبكن جبور ريغريه لوي مايتي كرني دستي ورداني دي بروسي هر الديمقراطيك دا لامريكا بله داخل وقت زانی کود هالبجارتنین 2020 دا آلوزیه که مازن درکت پشتی وی کو گلک آلیان رو بتایبت روسیان دست خسیه نوا هالبجارتنین 2020 جبرویه که همی سازیین امریکی یعنی FBI بگیره هوملاند سیکیوریتی CIA وکی ما گوت آژانسا CISA کو ریوبراوی دو آخفتو گلک داتا دان هر وصا تيجوتن كوت روجن بهندا يعني دورنينا الصبا يانجي روجن بهندا انتليجنس كوميونيتي يعني وكي بيجن انجمن انجي جفاتا يا استخباراتي وكي بيجن بلافوك كي بلاف بك درباري وان جف وان تهديد جدي ينكو دهنا كرن دبيكو ايران و روسیا و چین خو آماده کرد بیتنج بو روج نزیکین هالبجارتنی دست بخنا ناوا هالبجارتنان و هند گومان و شکان بینهوله بس وکا جن استرلی گوتی بلا ملت ما بباور بلا امریکی باور بن کو و هالبجارتنا که زلال و شفاف بانجام ببن ناجي بالاي هاف كاريما راست خو بمربو قال كي سپاس بوجی آلوزی به هفچون دلیف برا خوپیشاندانان ایرانی و لاین گرین حکمتی دا لچن جهان درکتنا و لترکیه جی روجداموان هاتنا گرتن هلبت و کیت جیگوتی پشتی چند دمجمری دیجی ججنا هالوینی دا امریکا دست بیدکا اف مجارین معینه دا برنامه ما دمی معیده دوای ناوبڕگەینە وڵاتان دنگ امریکا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوبدن پزانین و نوچین جیهانه خوێنکارانی ئێرانی لە یەکێک لە زانکۆکانی ئێران ڕوبەڕووی هۆشداریەکان بوونەتەوە کە گوایە دەبێت ناڕەزایەتەکانیان ڕابگرن هاوکات دروشمی ئازادی و من کۆماری ئیسلامیم ناوێت دەڵێنەوە بە خۆپیشاندان هاوکات ڕۆژی شەممە فەرماندەی باڵای سوپای پاسدارانی ئێران بە خۆپیشاندەرانی ڕاگەیان ئەمە دوا ڕۆژی خۆپیشاندانی سەرشەقامەکان دەبێت ئەمەش تونترین هۆشداریە تا ئێستا لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە دەرکرا بێت لە سەرانسەری وڵاتەکەدا هێزە ئەمریکان هەوڵیاندا ڕێگری لە خوێندکاران بکەن لە ناو زانکۆکان و لە ڕێی تەقەکردن لە هاوڵاتیان بە گولەی ڕاستەقینە و گازی فرمێسکرێژ و لێدانی خۆپیشاندەران و فيديوين كو قهاد اجانسا رويترز ده يكشم خويا دكن كو د زانكويا كا طهراني دا شرو بهاف چون دنيف برا خو پیشان دران دا رودايا
د ڤیدیۆیەدا کۆمەک زەلام هەنێک جوانە دار دەستێواندانە و هەنێکین دیژی ئاڵایەن ئیرانی بلندکردنە ڕاستی کۆمەکە خۆپیشاندەران دەبن. ڤیدیۆ دیار دکە دەمایەک جوانە دەستگایەکی دەردێخا و تەقەیە لە یەک ji xۆپیشاندەران dike. Rûbirûbûn di nêvbera xۆپیشاندەر û alîgirên hikûmetê de li dehan zankoyan derketine. Hevdemê gefên bi karînana zorê li dijî xۆpêşanderan ku hertî û alozî di nav de derdikevin. خۆپیشاندان نزیکەی سەرجەم شار و شارۆچکەکانی ئێرانی گرتووەتەوە زۆربەی نەتەوە و پێکاتە جیاوازەکانی ئێران بەشداریان کردووە لە ناڕەزایەتەکاندا و هاوار دەکەن و دەڵێن مەرگ بۆ دیکتاتۆر و مەرگ بۆ خامەنایی و داوای ڕوخانی ڕژێمی کۆماری ئیسلامی دەکەن. هاوکات هێزە ئەمنی و چەکدارە جیاوازەکان بە درڕندەترین شێوە ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەتەوە. بۆ زیاتر ڕووماڵکردنی ئەو پرسە هاوبەڕێوەبەری ڕێکخراوی مافەکانی مرۆڤی هەنگاو ژیلا مستەجریمان لەگەڵدایە. ئەم کاتت باش ژیلا خان. هەربژین سوپای پاسداران هەڕەشەی لە خۆپیشاندەران کرد، بەڵام خۆپیشاندەران خۆپیشاندانەکانیان تونتر کردەوە. ڕێک وایە چەند ڕۆژی ڕابردوو فەرماندەی سوپای پاسداران هەڕەشەی کرد لە خەڵک کە ئیتر نابێت لە شقامەکان ببیندرێن، دەنا زۆر بە تونند و تیژی لەگەڵیان هەڵسو کەوت دەکەن. ئەمە شتێکی نوێ نییە لە سەرەتای دەستپێکی ئەم خۆپیشاندانەوە ئەم شۆڕشەوە کە لە سەقز ڕۆیدا لە ڕۆژی بە خاکسپاردنی تەرمی خاتوژینە ئەمینی خۆپیشاندەران هەر لە ناو شقامەکان بوون بێ ئەوەی کە هیچ چەکێکیان پێ بێ ئەوەی کە هەڵکوتنە سەر دام و دەستگا حکوومەتیەکان تەنها داواکاریە مەدەنیەکانی خۆیانیان هاوار دەکرد لە شقام، بەڵام بەو حاڵەوە حکوومەتی جمهوری ئیسلامی گوێی بۆ هیچ یەک لە داواکاریەکان و نەگرت بگرە لە ڕێگەی هێزە ئەمنیەکانەوە لە ڕێگەی هێزە لیباس شخصیەکانەوە بە تونترین شێوە بەرەو ڕووی خۆپیشاندەران و داواکانیان دەبوویەوە تا ئێستا لە پارێزگاکانی کوردستان ئێمە بەپێی ئەو بەدوەداچوونانە کە کردومانە توانیمانە ناسنامەی 56 هاوڵاتی دەربخەین کە لە کوردستانات تەقی ڕاستەوخۆ یا لەژێر ئەشکەنجە کوژراون و ئەمە لە تەواوی ئێران زۆر زیاترە بەپێی ئەو ئامارەی کە ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران بڵاوی کردووەوە چەند ڕۆژی ڕابردوو لە زیاتر لە 250 کەس لە تەواوی ئێران بە تەقی ڕاستەوخۆ کوژراون. ئەمە دەری دەخا کە هەڕەشەکانی بە خەڵک تا ئێستا لە شقامەکان ماونەتەوە گوێ خەڵک شۆڕژگێڕان ئەو کەسانەی کە لەسەر شقامەکانن داوایان هەیە داوا مەدەنیەکانی خوان ناکشێنەوەلی ناترسێن لە هێزەکانی جمهوری ئیسلامی چیدی و دەیان هەوێ گۆڕانکاری بنەڕەتی لە شێوازی حکوومەتی جمهوری ئیسلامی بێتە ئاراوە. بەڵێ ژیلا خان هەڵبەت دەنگۆیەک هەیە کە خێزانەکانی بەرپرسانی ئێران دەیانەوێت وڵاتەکە بەجێبێڵن تا چەند ئەمە ڕاستە؟ هەروەکە خۆتان ئاماژەتاندا ئەمە لە دەنگۆیەک دەچێت لەبەرەوە تا ئێستا هیچ شتێک نەبووە کە ئەم بابەتە بسەلمێنێ ئایا لە فڕۆکەخانەکان پاسپۆرتەکانیان یا لە وڵاتانەی کە دەنیشنەوە دەچن نیشتە جێ دەبن هیچ زانیاریەکی پشتڕاستکرا و لە ڕاستیدا دەرنەکەوتووە تەنها وەکو دەنگۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمانە وتراوە، بەڵام بە هەر حاڵ ئەمە دوور لە چاوەڕوانی نییە لەبەرەوە حکوومەتی جمهوری ئیسلامی دەست و پەیوەندیەکانیان ئەندامەکانیان سوور دەزانن کە خۆپیشاندەران و ئەو کەسانی کە لەسەر شقامەکە من بە هیچ شێوە ناکشێنەوە و دەیان هەوێ ئەم حکوومەتە بڕوخێ حکوومەتی دڵخوازی خۆیان بێتە سەرکار و ئەگەر ئەم شتە ڕوو بدا بە دڵنیاییەوە مەترسی لەسەر ماڵ و حاڵی ئەو کەسانەی کە دەست و پەیوەندی ڕاستەوخۆیان هەم لە سەرکوتی خەڵک هەبووە لە ئەم خۆپیشاندانانە و خۆپیشاندانەکانی ڕابردوو دەکەوێتە مەترسیەوە بۆیە دوور لە چاوەڕوانی نیە بیان هەوێ وڵات جێبێڵن و بچنە وڵاتێکە هەست بە ئەمنیەت بکەن. بەڵێ بەپێی ئاژانسەکان بڵاو کراوەتەوە و ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ تا ڕۆژی هێنی ئەڵێن 272 خۆپیشاندەر لەلایەن ئێرانەوە کوژراون ڕەنگە لای ئێوە ژمارەکە یان لەوە زیاتر بێت یان لەوانەیە کۆمەڵێک خۆپیشاندەر کوژرا بێت بەڵام تۆمار نەکراون. بەڵێ لە ڕاستیە بێجگەلەوەی کە تۆمار نەکراوە لەبەر کەمی کات لەبەرەوەی کە لە ئێران
ڕۆژانەمە دەبینین کە ئینتەرنێت و ڕێگای پەیوەندی دادەخرێەوە ناتوانین بە دوواداچوون بۆ هەموو کەیسەکان لە کاتی پێویست و لە کاتی خۆیدا بکەین بەشێکی دیکە لەو کەسانەی کە لەسەر شقامەکان دەکوژرێن یان لەژێر ئەشکەنجەگیانیان لەدەست دەدەن بنەماڵەکانیان دەکەونە ژێر هەڕەشەی زۆر توندی هێزە ئەمنیەکان هێزەکانی ئیتلاعات لە شارە جیاجیەکان ئێمە تا ئێستا چەندین کەیسمان هەبووە لە کاتی بەدواداچوون بنەماڵەکان لە ترسی ئەوەی کە ڕۆڵەی دیکەیان نەکوژرێ لە ترسی بەندکران ناتوانن ئەمە تەئید بکەنەوە کە منداڵەکانیان لەلایەن جمهوری ئیسلامیەوە کوژراوە و بەشێکی دیکە لە زەختەکان ئەوەیە کە لەسەر هەر کێسێک کە زانیاری ڕاست و دروست بڵاو دەکرێتەوە جمهوری ئیسلامی بەو دەستگا پرۆپاگەندەی خۆیەوە دێ ڕاستی دروستی کەیسەکان دەخاتە ژێر پرسیارەوە وە گومان دروست دەکاوە بۆیە زۆر زەحمەتە دەست پێڕاگەیشتن بەو زانیاریانەی کە تەئید بکاوە بیسەلمێنێ ئەم کەسانە کە لەلایەن جمهوری ئیسلامیەوە کوژراون. بەڵێ هاوکات بەزەوە دەکرێت چەند هەفتەیەکەوە تا ئێستاکەش کە چەکدارانی کۆماری ئیسلامی ئێران سینۆ منداڵی خوار تەمەنی یاساییان لە خۆپشاندانەکاندا کوشتووە. ئەمە چەند ڕاستە ئایا ژمارەکە لەوە زیاترە یان نا؟ بەڵێ دقیقاً ڕاستە دڵنیاتانەکەمەوە هەر ئەو جۆرەی کە پێشتریش باسم کرد ژمارەکە لەمە زیاترە بە دڵنیاییەوە تەنها ئەوەیە کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەهۆی ئەو کێشانەوە کە پێشتر باسم کرد نەیانتوانیوە زانیاریەکان هەمووی بگوازنەوە بەڵام داهاتوو هەموو شتێک ڕوون دەکاتەوە و لەم ئامارە کە ئێوە باستان کرد بە دیاریکراوی 12 مێر منداڵیان لە شارەکانی کوردستان کوژراوە کە دوایین کەسیان دوێنێ کۆماری دەرفتادە لە شاری پیرانشار بوو بە تەقەی ڕاستە و خۆ ینی لە مەودای 3 متریەوە هێزە ئەمنیەکان تەقەیان لێکردووە بە درندانەترین شێوە کوشتبوویان و ئەمەش بە دوای ئەوەوە هاتووە کە کاتی کرانەوەی قوتابخانەکان منداڵانی قوتابخانە منداڵانی ژێر 18 ساڵ بەشداریەکی بەرچاوتریان لە ناڕزایەتیەکان کردووە لە ناو مەدرسەکان لە ناو قوتابخانەکان لەسەر شقامەکان و هیچ ئەمنیەتێکی گیانیان ناپارێزرێت لەلایەن جمهوری ئیسلامیەوە چەندین راپۆرتمان هەبوو ئێمە کە جمهوری ئیسلامی هێزەکانیان هێرش دەکەنە سەر قوتابخانەکان هێرش دەکەنە سەر خیابانەکان شقامەکان و منداڵەکان دەڕفێنن بە تونترین شێوە. بەڵێ بەداخەوە زۆر سپاس بۆ کاتی پێتبەخشین ژیلا خان هەر بژین. ڕێز و سلااو بۆ ئێوەش. زۆر سپاس. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ڕنگدانەوەکانی ململانی سیاسی و حیزبەکانی هەردوو حیزبی دەسەڵاتدار یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکرات چ ئاڵنگاریی دروست کردووە بۆ بەشداریکردنیان لە حکومەتدا و چ کاریگەریەکیان دەبێت لەسەر دۆخەکە. بۆ مەبەستە هاوکارمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ئەم کاتت باش. ئەم کاتت باش زۆر سپاس. دڵشاد سەرچاوی ناکۆچیەکانی یەکێتی و پارتی چین؟ ئاسۆ یەکێتی و پارتی دەمێکە ناکۆکن لەسەر ئیدارەدانی هەرێمی کوردستان. ڕاستە یەکێتی و پارتی پێکەوە دوو پای سەرەکی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەتەوە بەڵام وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان ئاماژە بۆەکەن کە تاکو ئێستا یەکێتی و پارتی نەیانتوانیوە دوو ئیدارەی تێپەڕێنن. دیارە سەرچاوی ناکۆکیانی نێوان یەکێتی و پارتی یەک دنیامەلەف و دۆسیی جیاوازە لەوانە مەسەلەی چۆنێتی شەریکایەتی لەوانە مەسەلەی چۆنێتی ئیدارەدان لەوانە هەموو ئەمانە وای کردووە کە کۆمەڵێک کێشە کەڵەکە بووە بە تایبەتی ئەم ناکۆکیانی نێوان یەکێتی و پارتی تەنها لە چوارچەوەی هەرێمی کوردستان نەماوەتەوە وەکەوەی ئاگادارن محەممەد شیع سوودانی حکوومەتی پێکێنا تاکو ئێستا دوو لە وەزارەتەکان کە وەزارەتی ژینگە و ئاوادانکردنەوەیە کە پشتی کووردە یەکێتی و پارتی ڕێک نەکەوتون لەسەری بە بەتاڵی ماونەتەوە بۆی ئەکرێ بڵێن یەکێتی و پارتی لەسەر کۆمەڵێک دۆسیەی زۆر ناکۆکن لە دیارترینیان مەسەلەی چۆنێتی دابشکردنی داهاتە کە یەکێتی پارتی تۆمەتبارەکە بۆی کە گەماروی ئابووری خستۆتە سەر سلێمانی و پارتی شەکێتی تۆمەتبارەکە بۆی کە وەکو پێویست داهاتەکانی سنووری سلێمانی ناگەڕێتەوە بۆ خەزەنی دەوڵەت. هەموو ئەمانە وای کردووە کە درزی ناکۆکی نێوان یەکێتی
یەکێتی و پارتی زیاتر قوڵ ببێتەوە و ناکۆکیەکانیان بگاتە ئەو ئاستەی کە ئێستا تیمی یەکێتی نیشتیمانی لە حکوومەت بایکۆتی دانیشتنەکانی ئەنجومەنی وەزیرانیان کردووەوە ناکۆکی نێوان یەکێتی و پارتی تا دێت قوڵتری شەبێتەوە بۆیە ئەم دۆسیانە و مانەوەیان بە هەڵواسراوی و چارەسەر نەکردنیان وای کردووە ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتی زیاتر تەشەنە بکات. باشە دڵشاد یەکێتی و پارتی سەردانی لایەنەکانی دیکە دەکەن. ئامان جیان چییە و بەتەمای چین؟ بەڵێ دوای بایکۆتکردنی دانیشتنەکانی ئەنجومەنی وەزیران لەلایەن تیمی یەکێتیەوە یەکێتی نیشتیمانی وەفدێکی پێکێناوە بۆ سەردانیکردنی لایەنە سیاسیەکان و سەردانی لایەنە سیاسیەکانی کرد ئەوێت ئەو پەیامە بە لایەنەکان بدات بۆی کە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئاگوزەری ئەو ناکۆکی و ئاڵۆزیەی کە باڵی بەسەر هەرێمی کوردستانە کێشاوە ڕەبتی بە تاکڕەوانە مامەڵەکردنی پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە. و لە بەرامبەریشدا پارتی دیموکراتی کوردستان تیمێکی پێکێناوە دیارە تیمەکەی یەکێتی کە سەردانی لایەنەکانی کرد تیمێکی حزبی بوون بەڵام پارتی تیمێکی حکومی پێکێناوە کە پێکاتوە لە پشتیوان سادق و ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ وەزیری شارەوانیا یەکێتی پارتی ئەوێت ئەو پەیامە بگەێنێ کە کێشەی نێوان حکوومەتە نە کێشەی نێوان یەکێتی و پارتی پارتیش سەردانی لایەنەکانی کردووە و ئەوێ ئەو پەیامە بە لایەنەکان بدات ئەوەی ئەو پەیامەی کە یەکێتی پێگەیاندون لەسەر تاکڕەوانە مامەڵەکردنی پارتی دروست نییە و ئەوانی شایانەوێت لە سەروی تێبینەکانی یەکێتی و ئەوانیش تێبینی خۆیان بدەنە لایەنەکان واتە ئەوەی کە ئێستا یەکێتی و پارتی بەجیا سەردانی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەکەن بە شێوەیەک لە شێوەکان شکاتکردنە لە یەکتری تۆمارکردنی سکاڵەیە لە یەکتری لای حیزب و لایەنە سیاسیەکان. بەڵێ باشە دڵشاد بە کورتی ناکۆکیەکان تا کێ درێژە دەکێشێت؟ ئاسۆ ناکۆکیەکان گەیشتۆتە ئاستێکی تەواو ئاڵۆز بە تایبەت دوای ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان گرتەی ڤیدۆیی چەند کادرێکی دژەتیرۆری یەکێتی بڵاو کردەوە و یەکێتی تۆمەتبار کرد بە کوشتنی عەقیدەکی دەستگای دژەتیرۆر کە ئێستا لەو حاڵەتی کوشتنیدا لە هەولێر نیشتەجێ بوو ناکۆکیەکان تەواو گەیشتونەتە ئاستێکی ترسناک بە تایبەت دوای ئەوەی کە ئەنجومەنی ئاسایشی هەرێم کە پارتی دیموکراتی کوردستان باڵا دەستە بەسەریدا بەرپرسی دەستگای دژەتیرۆری یەکێتی فەسڵ کرد و یەکێتیش نایەوێت بچێتە ژێرباری ئەم ململانیەوە بۆیە ناکۆکیەکان تاکو ئێستا بە تەواوەتی ئاڵۆزن و بە شێوەیەکی ئاڵۆز ماونەتەوە و هیچ چارەسەرێکیان بۆ نەدۆزراوەتەوە و لەسەروی ئەمەشەوە یەکێتی و پارتی دەستیان کردووەتە بەکارهێنانی کۆمەڵێک کارتی جیاواز لە دژی یەکتری بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان مامەڵە لەگەڵ ئەژیامی ناکا وەکو کارتێک لە دژی یەکێتی نیشتیمانی و یەکێتی نیشتیمانیش لە ئێستادا ئەدهەم بارزانی کە ئامۆزای مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە هێناوێتی بە سلێمانی هەمان کارت بەرامبەر بە پارتی بەکارهێنێ بۆیە ناکۆکیەکانیان تەواو ئاڵۆزە و تاکو ئێستا نەتوانراوە دەرەچەیەکی بۆ بدۆزرێتەوە ئەگەرچی بە پێ و زانیاریانەی کە لە بەردەستدان نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەرقاڵی نێوانگیریە لە نێوان هەردوولادا بەڵام تاکو ئێستا دیار نییە هەوڵەکانی نێچیروان بارزانی بۆ نێوانگیریکردن لە نێوان یەکێتی و پارتیە ئەنجامیان هەبێ یاخود دۆخەکە ئەگاتەوە ئاستەی کە دەوترێت یەکێتی ئەوێ لەگەڵ بەغادا دانوستان بکە و غازی کۆرمۆریان پێ بدا بۆی بە جیاواز لە هەرێمی کوردستان بودجیان بۆ بنێرێتە نەچنە ژێرباری فشارەکانی پارتیەوە. بەڵێ سوپاس دڵشاد هەر بژین. زۆر سپاس بۆ. تورکیا بەردەوام گەفا کارێکی چەکداری دی هەرێمن ژێردەستی ڕێڤەبەریا خوەسەردا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریایە دکە و دگەل نێزیکبوونا زەڤستانی مەترسیا هەری مەزن هەڵبەت کاریگەریاوەیە کارێکی چەکداری بڤی ڕەنگی لەسەر ژیانە خەلکێ وێ هەرێمی ئەزانە عومەر پەیامێنی دەنگی ئەمریکا لە قامش لۆ ڕاستەوخوا بمەڕایە ji bo ku ew peyamên dawî bi jmera bêje zane dem baş çi tiştê nû heye? Zane dengê mi tê? حتى يعني رجع الشمي حتى رجع إني توبا بتوبخانة ارتشا تركيا دفرع زرقاني وباكوري تلتمري برن بلدنتي بلدنتي هاسي فيدارن باش بجارجارتي برين لي فرمو بمخابنی و دیاره پیوندی ما دگل پیامنری ما زن عمر لقامش نو تی برین هلبت وی دخواستش مرة
پەیامێنداوی بەحث بکە لەسەر ئەو گەفێن و تورکیا دکەژ بۆ کارێکی چەکداری دێ هەرێما باکوور و ڕۆژهەڵاتی سووریەدا کوی کاریگەریاوی گەلکی خراپە لەسەر ژیانە خەڵکە سیڤیدارم ئەم بکارن جارەکەدی پەیوەندیات بە زانە ڕاڤەگەڕین زانە ئاسیڤیدارم بجارێ پەیوەندی باش بە فەرموو یعنی شتێ داوی چیە لەسەر ئەوان گەفێن تورکیا دە هەرێمێدا بله جخواج روجا دشمی حتی درجایی روجا اینی توبخانه ارتش ترکیه گوندن زرگان بگرانی تا توباران کردن هر وها حتی روجا اینی اویا توباران توباراندن بردوام کرد لی انجام اویا ده شعاریه کی یکی ارتش رژیم سوریه گلور بجید بن هاتا کشتن و پنج کس دنجی بریندار بون ده توباراندن آب باجاروک زرگان بخود جی قالك الآلية سبيلان كتن مالو ملكن ويدري دنافا باجاروكي زرقاني ده توباراندن هاتو بيشكرن ايرو قرك دورية عسكري هفش نابرا روسيا وتركيا ده يا جيش هجمارة صدو حفظان جدما اقربستا اكتوبري 2019 ده قريال لرجلاتي كوباني بلي بله دزانن یعنی کارێکی لەشکری نەها عالیە تورکیا وی گەلکێ خراپیاوی هەبە لە تەوا هەرێمێ لێ لەسەر مەسەلاک و شەڕێ تیرۆریژی و تایبەتیژی شەڕێ داعش دە هەرێمێدا هەرمایە و چالاکیên داعشی لە بەری دەمەکە حتا ڕادەیەکی بتر بوونە وێ ناوێ وێ چ کاریگەری هەبە وێ ناوێ یانیان دەسەڵاتدار لە ورچت بێژن لەسەر مەسەلا شەڕێوان لە دژی داعشێ دنگ نابیزم تقدر بري سیڤیدارم دنگ نها باش بە زانە نزانم دەنگی من هاتێ زانە دیارە دیسان پەیوەندیەمە بە زانە عومەر ڕەژە قامشتۆ گەلکی ناباشە ئەم دزانن و پەیوەندی ئینتەرنێتی لور گەلکی نەخۆشە و گەلکی ئالوزی هەنە لە دەمێک ئەم پەیوەندی بە پامێنی ڕاتێکن زانات ئەسیڤیدارم بە کورتی تشمەڕە بیژی ئەگەر دەنگی مە بێژارێ بێ کاریگەریاوان گەفان لەسەر شەڕێ تیرۆری دە هەرێمێدا تایبەت شەڕێ داعشێ جخوا قفانا دمك تقول داعش جارك تنفر اكتيف ويا البجاهيه ديرا زوري حتى برقايه ولاليه كي بنجي اكتيفونا باشوري سوريا الملي درعا يجي او جي جريدانا وي باكتيفونا داعش دي اليه باديه دي اليه بالميراي ده هنا جخوا جريدانا ويجي هي جو تمي هزن سوريا الديمقراطيك دي بيجا جو تشكدارين داعش دي نافرا حد قراغي چمدش اليه بادیه درواسی هرمن ریوبریا فسد بن هرمن حسد دبه او پشتیوانیا چکدارن داعش شانه داعش دکه دما حسد دبه یاد بیجا گو دما او گفن ترکیه دهبن او مجبور دمینن هزن خو قال جاران بگرینن او گو جوان دورن ای مترسیدار ین بجاهیا دیرا زوری وکشنن و ابیا والابونه که چنکه انگو فشار او لکاری سر شانه داعش کیم دکه و داعش سودش به یکی دگره بری پامێنی دەنگی ئەمریکا زانە عومەر ژە قامش لە بەمەڕە بوو گەلکێ سپاس نوێترین کەشتی فڕۆکە هەڵگری ئەمریکا بۆ یەکەمین جار لە باکووری زەریای ئەتڵەسی جێگیر کرا کارلەباب پامێنی دەنگی ئەمریکای پنتاگۆن دەمان باتە سەر کەشتی USS جێرالد ئار فۆرد بۆ ئەوەی پیشانمان بدات کە کڵێشەنیوەکە و بەهێزی ئەم کەشتی گەلە چەند بەهێزە بەرامبەر دوژمن ئەمەی تۆ تێی دەڕوانیت گەورەترین و بەتوانەترین کەشتی جەنگی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە بە ناوی USS جێرالد فۆرد بە دڵنیاییەوە لە سەر ڕووی دەریا ئەمە هەرە بەهێزترین کەشتی جەنگیە کە هەتا ئێستا هێزی دەریاییمان دەیخاتەرکەوە ئەم کەشتی فڕۆکە هەڵگرە بە ناوی فۆرد هەندێک گۆڕانکاری گەورەی لە جۆری پێشووی نمت تێدا کراوە ڕێڕەوی فرینەکەی درێژتر و پانتر کراوە هەروەها دیزاینکاران ئەو بورجیان زیاتر بردوێتە دواوە بۆ ئەوەی ڕووبەری زیاتر بۆ فرین بڕەخسێت من ئێستا دەزانم کە ئەم کەشتیە باشترە چونکە بۆ من نزیکەی 2 ساڵ ئەفسەری فەرماندەی کەشتیەکە بووم و چاودێری بەڕێوەچوونی کارەکانم کردووە و دەبینم کاتێک کە فڕۆکەکان دەفڕن و دەنیشتنەوە سیستمەکانی کارکردنی کەشتەکە باشترە بە بەراورد بە جۆری تەکنۆلۆژیای کۆن ئەوەی بەهێزی هەڵمکاری دەکرد
هەر بۆیە فشاری کەمتر دەخاتە سەر فڕۆکە و کەشتێکە و دەتوانرێت بە گوێرەی سوک و قورسی فڕۆکەکە بگۆڕدرێت. من باسی سیستەمەکانی فڕۆکەی بێ فڕۆکەوان دەکەم. توانای ئەم کەشتیە زۆر ڕوونا بە بەراورد بە کەشتی فڕۆکە هەڵگری جۆری نیمی تێز. لولەی گواستنەوەی سوتەمەنی لەسەر ڕووی کەشتەکە بەدی ناکەیت ئەوەی ڕەوتی خێرایی کارەکان خاو دەکاتەوە. کەشتی فۆرد تانکی سوتەمەنی لەژێر ڕێڕەوی فریندا بنیادنراوە، هەر بۆیە لولەکانی گواستنەوەی سوتەمەنی یەکتر نابڕن و وەک تۆر بە یەکدا نەچوون. یەکەی سەرەکی لە کەشتێکەدا ڕێڕەوی فرینی فڕۆکەکانە هەتا بە خێرایی بتوانین فڕۆکەی زیاتر و تەقەمەنی و چەک ئامادە و ڕێک بخەین. ئەوە توانای زیاترمان بۆ دابین دەکات بۆ ئەوەی فەرماندەیەک بتوانێت لە کاتی شەڕدا بەکاری بێنێت و سوودی لەوەربگرێت. نمونەی دۆخێکی بەرپابوونی شەڕ شیانی شەڕ لەگەڵ چینە، ئەوەی هەڕەشەی کردووە بە زەبری هێز ئەگەر پێویست بکات تایوان بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. هێزی دەریایی ئەمریکا هەرە بەهێزترین هێزی دەریاییە لە جیهاندا، بەڵام پسپۆران دەڵێن ئەوە سەرکەوتن لە شەڕ بۆ تایوان لە پاسیفیکدا مسۆگەر ناکات. لەو ئۆقیانوسەی چین توانای ڕوونی جوگرافی تێدا هەیە. بەڕەچاوکردنی بارودۆخی تواناکانی ئەوان و هەروها تواناکانی ئێمە ئەوە شتێکە کە هیچ کەس ناتوانێت سەرکەوتنێکی ڕوون لەوێدا مسۆگەر بکات. بروس جۆنز دەڵێت لەو دەمەی کەشتی فڕۆکە هەڵگری فۆرد توانا بۆ جوبەخانەی لەشکری ئەمریکا زیاد دەکات، هاوکات ئەمریکا پێویستی بە پێشخستنی زیاتری هێزە دەریایەکەی هەیە بۆ ئەوەی بۆ چینی ڕوون بکاتەوە کە چین جەنگەکە لەگەڵ ئەمریکا دەدۆڕێنێت. بۆ کارلا باب، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. جارە یەکیە کوکومەکە خانمان بە ڕێخستیەکە پاقشکردن و هەلانی نامینێن بنعەت ڕا لە دەشتا مووسڵی کار دەکەن. یەک جوانە نور عاسمە کو دەرچۆیە ئەنستوتیا هونەرن جوانە لە مووسڵێ لەوێ باوەڕنامەکە دیژی وەرگرتیان نور و چەند کەچین دی کار دکن ji bo rakirina mînên ji erd ku ji aliyê Daeş şêve berê çend salan hatine çandin. Peyamberê dengî Amerîka li Mosulê kawa Umer ev rapor gihandiye. Nur Asım keçeka Mosuliyê derçûya peymangeha hunerên ciwan e li Mosulê. Lê arezoya vê kiçê cêwaze ji bawernama wê wergirtî. Nur digel çendîn keçindî li deşta neynewa karê li yeryana mînan dikin. Evên Daeş li çeperên pêşiyê çandîn li ber hêzên Iraqê û hêzên pêşmergeyî. Demjimêr şeşê spêdê em dest bi karê xwe dikin. Beriya destpêkirina karî em li geryanekê li derdorên cihê xwe dikin. Ev kare wekû her karekî diye. Çawa li qutabxanê mamostayên jin û mamostayên mêr hene, lewma ev kare jî pêtiviya her du reges têda bin. Ev gropê keçan karekê nû ye li snorê parêzgeha neynewa. Bo mawê zêdetirî salekê ye ew kar dikin û zorbey wan lêgerên mînan e. Demê mînekê aşkerakin, kesanên taybetmend hene, ew ê mînê rakin. Em ketîne di nav zeviya mîna de û me karekî baş encam daye îro. Me 5 mîtrên çargoşe pak kirine, biharîkariya serokê grûpî. Niha me 10 keçên vekolerên mayînan hene, her wiha 10 kur û 4 kes ewên mayînan radikin. Ev kesane bi giştî şarezan e û karê xwe di warê destnîşankirin û rakirina mayînan da encam didin. Ev gropê keçan xwe kemtir nabînin ji mêran. Herçende mêjoya rakirina mînan li Iraqê ji mêran destpêkiriye û heta nûke. أنصح كل البنات والنساء للعمل Ez şîreta xwe li gişt keç û jinan dikim ew karî bikin di vî biyavî de. Ji ber ku ev e karekî mirovayetiye û pakkirina bajariye û vegerandina jiyana xelkê. Li par sal ev gropê keçan hatiye damezrandin ji layê rêkhiraweka navxwî ve û alîkariya rêkhiraweka nîvdewletî ew karê xwe encam den û heta niha zêdetirî 800,000 metrên çargoşe ewan pak kirîne. Diger rakirina pitirî 200 mînên destkirt. Kawa Umer dengê Amerîka, Mosul.
دامەزراوەی کاری ڕۆشنبیری ئاهەنگی کۆتایی پرۆژەی 2 ساڵیان بە هاوکاری پەیمانگەی گۆتەی ئەڵمانی بۆ پاڵپشتیکردنی گەنجانی بەتوانە لە کۆمەڵگەکەدا ساز کرد. پرۆژەکانیان پشتیوانی دارایی و هەماهەنگیە بۆ هاندانی پرۆژەی داهێنانی نوێ. زانیاری زیاتر لەم راپۆرتەی سنوود کەریمدایە. هاوژین ئەندازیاری تەلارسازە. ڕۆژانە دێتەم ئۆفیسەی کە خۆی و هاوسەرەکەی کاری دیزاین و دیکۆراتی تێدا دەکەن. ئەو یەکێکە لە سوودمەندبوانی ئەو پرۆژەی کارگەی کەلتور پێشکەشی گەنجانی کردووە. پاش دەرچوونم لە کۆلێژی ئەندازیاری بیرم لەوە کردەوە کە کارێک بۆ خۆم هەبێت. بیرمان کردەوە کە ئۆفیسێکی ئەندازیاری دامەزرێنین. ئێمە ڕۆژانە بۆ ماوەی 8 کاتژمێر لێرە کارەکەین لەگەڵ هاوسەرەکەمە کە ئیشەکانمان لە چوارچێوەی دیزاینی ناو و دەرەوەی بینا خۆیە بینێتەوە و هەروەها وردەکاری تاواکەرەکان. ئێرە کارگەی کەلتورە مەراسیمی کۆتایی هاتنی پرۆژەکەیانە کە ماوەی 2 ساڵە بە هاوبەشی پەیمانگای گۆتەی ئەڵمانی هاوکاری گەنجانی بەهرەمەندی کۆمەڵگا دەکەن و لە بواری دارایی و معنەویدا بۆ پاڵپشتیان لە بواری داهێنانی نوێدا. لە ساڵی 2021 سێ بەشە پرۆژەی لە خۆگرت کە گەشەپێدانی ئەنیمەیشن بوو لەگەڵ نووسینی دەقی سینەمایی و لەگەڵ دیزاینی خشتی کوردەواری و خشتی باڵین مۆدێرن. ئامانجی سەرەکی پرۆژەکە خۆی کاتی خۆی ئێمە کە لەگەڵ گوێتەیە دانیشتین ئەڵمانی هەڵی ئەوەیە بڕێک پارە لەو پارەی کە بۆ وڵاتانی هەژار و جیهانی سێ ئەڕوا تەرخان بکە بۆ ئەو وڵاتانەی کە زۆرترین کۆچی تایە ئەکرێت. بۆ خەڵکی شارەکە و بۆ حکوومەت و بۆ وەزارەتی ڕۆشنبیریش ئەم پرۆژانە زۆر گرنگن. لەبەرە کاری ئێمە لە پشتیوانی و هاوکاری زیاترە، کاری خۆمانە، ئەرکی خۆمانە. هەمووکو وەزارەت هەمووکو حکوومەتیش پشتیوانی لە هەموو پرۆژەیەکی کلتوریەکرێ بە جۆرەی ئەو بارودۆخات دارایی کە هەیە. هاوژین پێی وایە پرۆژەکە بۆتە هۆی بەرەو پێشچوون و داهێنان لە بوارەکەی خۆیدا دەیەوێت لە داهاتوودا هەنگاوەکانی کارەکەی گەورەتر بکات. ئێمە پاش وەرگرتنی ئەم کۆرسە ئەتوانین بە شێوازێکی پرۆفیشناڵتر ئیش بکەین لە بوارەکەی خۆمانە پاش وەرگرتنی ئەو هەموو زانیاری و ئەزمونەی کە لە کەسی ئەزموندار وەرمانگرتووە لێرە ئەتوانین بە شێوازێکی دروست لە بوارەکەمانە کار بکەین. کارگەی کەلتور ماوەی 2 ساڵە چەند پرۆژەیەکی هاوشێوەی بۆ خزمەتی گەنجان کردوتەوە. ئەمڕۆژ لە پێشەنگایەکی 2 ڕۆژەی هەمەجۆردا لە کاری دیزاینی تەلارسازی و دیزاین و داهێنان لە بواری خشڵ و چەند بوارێکی تردا کۆتایی بە پرۆژەکەیان دەهێنن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. هەرێستا ئەم راپۆرتەمان پێگەشت لە تورکیا ڕۆژی شەمە 9 ڕۆژنامەوانی کوردی ئاژانسی میزۆپۆتامیا و ژنیوز لەلایەن دادگای تاوانە قورسەکانی ئەنکەرەوە بە تومەتی ئەندام بوون لە ڕێکخراوێکی تیۆریستی دەست بەسەرکراون. جگەلەوەش خانمە سەرۆکی ئاژانسی TTB بەهۆی هەمان تومەتەوە زیندانی کراوە، بەڵام ڕۆژنامەنووسان و ڕێکخراوە مەدەنیەکان ئەو تومەتانە ڕەت دەکەنەوە. پەیامنێرمان عارف ئەسڵان ئەم راپۆرتەی بۆ ناردین. ڕۆژنامەوانێ کورد ئادنان بیلەنکو رێڤەبرێ ئۆفیسا ئەژانسە مەزۆپۆتامیاییە وانەیە di duyê Nîsanê de ji zindanê derketibû. Ji wê rojê heyane he ji ajansa wî û jin nîvsê herî kêmsih rojnamevan hatin desteserkirin û niha ji her du ajansan 25 rojnamevanên Kurd li zindanê ne. Bîlen ev 20 sale di dezgehên ragihandinê yên Kurdan da dixebite û heya niha dehan caran hatiye desteserkirin û herî dawî ji ber çêkirina raporta ser du cotkarên ji helîkopterê hatîne avêtin salekê li zindanê da ma. Roja sêşemê jî neh rojnamevanên Ajansa Mezopotamyayê û ji nîvsê piştî weşandina nûçeya Tirkiye li dijî Partiya Karkerên Kurdistan PKK çekên kimyewî karanîye ew hatin desteserkirin û dadgeha cezaya gîrana Enqerê ew bi îddiaya endamtiya PKK zindan kirin. Em bêjin 25 hevalê me hat hesedana em ê barê wan 25 hevalê xwe bigrin ser milê xwe. Her hevalekî milê ku çapemenî azad xebite wê barê wan bigire ser milê xwe û em ê bêtir nûçe çekin, bêtir pê heqîqetê bikevin, bêtir
او سوجين دولت که او سوجين دولت سر خداد ماشینه و işkence و ظلم سر خداد ماشینه هر تمام بین زمان و پاش گام ناویژن پلاتفورما دموکراسی یا وانه ji bo piştevaniya rojnamawanan û seroka Yekîtiya Doktorên Tirk TTB Şebnem Kurur Fincancı ku ew jî bi heman sedemê hatibûn zîndankirin, xwepêşandan li dar dixin û bertek nîşan didin. İktidar ve yandaş medya Ew dibêjin ku girtina wan ne tenê bo binpêkirina azadiya raman di heman demî de êrişên dijî parêzvanên mafên mirova ye. Piştî daxuyaniyê xwepêşandaran, serdana Ajansa Mezopotamya û jî nivîsê kir. Çavdereyê ku hilbijartinên 2023 di meha Xizîranê de werin kirin. Bîlan jî dibêje ku zextên li dijî gelê Kurd û dezgehên ragihandinê ber bi hilbijartinê ve tê zêde bin. Yani ev hilbijartin ji gorî em bêjin AKP bêje hilbijartina sersara komara avakena komarê û hilbijartin ji bo wan gelekê girîng ji bo hemû aliyê gelekê girîng ji ber wê em bêjin ku yê ku em bêjin یه مخالف یه بروان سد کنن یه پلیتیکایی وان یه قریش برواجد کن وی وان بگیرن وی زورداری وزم سروان بکن کو دنگ خونه دریخن ام بیشن چالاکی نکن ندر کردن ام بیشن کجا یه پلیتیکا بردوام بکنه لگور دانین سندیکا روزنامه‌وانên Tirkiye TGS ne 25 rojnamavan û xebatkarên ragihandinê li zindanê ne. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. ایرو ایواری جشنک هالووین ویل امریکا دست به که البته امتزانن هالووین به ترساندنی تی نافدار تی ناسکرین و هفکاری ما یحیا برزنجیجی دوی ازمونی را در باز بویا. ویزیان بسوا تا اکو خویان تحقیق نوا چند کاژمێرێک ببدە میوانی ترس و کارکتەرە شەرانگێزەکان. ئیدی ئەم کێڵگا کوشتوکاڵیە 17 ساڵی ڕەبەقە 8 ساڵە و شتێکی نوێ گواستنەوەی هاموشۆکەرانیش ڕەنگە فەیلێ بە تراکتۆری دانیشتن لەسەر کوش و پەڵاش. Well, I like scary movies, so I get inspiration from scary movies, also from books. خۆم حەزم لە فیلمی ترسناکە ئیلهام لەوانەوە وەرگرتووە یان لە کتێبەوە. ساڵانەش دەچینە نمایشێکی هاوشێوەوە. بیرۆکەی لێوە وەردەگرین کە لەسەی نوێژ دەکڕین. لەگەڵ خەڵقی ئەو بوارە پەیوەندیمان هەیە تاوەکو کاردێریەکەمان بەرەو پێشبەرین. خەڵقی شارەزامان هێناوە بۆ دیزاین و ڕەنگکردنی کارخانەکە کە کەسێکە لە مەشیگەنەوە هێناومانە. Some of the design work and you get ideas from that and then also بۆ من ئاکێشی خولز بوو خۆم لەبەری ئەو هەوادارانم کە ناخوازن ئەم چالاکیە تاقی بکەنەوە کەمیش نین لەو تاریکستانە و لە ترسا پەشیمانە بن $30 تکتەکەشیان بە فیرۆدایە. دیقەت بە لەم تەمتمانی شەوە و یەکێ بە هاوار و قیژەکەی خۆی بەهاوێتە خەیاڵدانتەوە. لە کێڵگەیەکی گەنمەشامیدا لە ناکەو پیاوێک خۆی هەڵدا و قاچمی کرد. منیش ماوەیەک ڕام کرد بەڕاستی زۆر ترسام بەسەر هاتێکی خۆش بوو. بۆ گروپەکە ئێمە حەزمان کرد لە ماڵەوە بینە دەرەوە و کاتێکی خۆش بەسەر بەرین. ئیدی کێبڕکەکە لەگەڵ خودی خۆتە خۆشی شەبترسی. هەرچەندە ترس بیرکردنەوە دەشێوێنێ وەلێ ناکرێت بیر لەو هەموو دیزاین و کارکتەرە سەرنجڕاکێشانە نەکەیتەوە. خێزانێک سەدان ساڵە بە مەزراکانیان بۆ سەرقاڵن دەیان ساڵیشە ئەمەشیان کردووە لەو
شوێنە بوو دایکە ناویچی بوو کێڵگە گەرمەشامیەکە کە لایتێکی لێزەریم پێبوو پێم دەوتن کە نەمترسێنن بەڵام هەر دەترسام و دەستم بەدەستی ئەویشەوە بوو ساڵێکی تر نایەمەوە. هەرچەند لە کاتی ڕووماڵەکەیە کە کامێرەکان نەبینی تۆزێ لەگەڵ من نەرمتر بوون کارەکتەرەکان بۆ من میهرەبان بوون وەلێ لێتان ناشارمەوە ئەشترسام یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا هەرسنبرگ. هەر شاد و بەختەوەر بن. خدا حافظ.